ئەوە ڕوونکراوەتەوە بۆ هەموو لایەکەیشێتی وایە بینێ ڕیفراندۆم پەیوەستە وە گرێراوی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆمانە. لەبەرەوەی ڕیفراندۆم ئەرچێکی نیشتمانیەوە کارێکی نیشتیمانیەوە کارێکی گشتیەوە خۆش ناوی بەخۆیەوە گشتپرسیە پێویستی بە پشتیوانی هەموو هێزە سیاسیەکان لانی کەم هەر زۆری هێزە سیاسیەکان هەیە. لەبەرەوە ئەمە موناسبەتێکی گەورەیە بۆ ئەوەی کە هێزە سیاسیەکان خۆیان هەنگاوی بنێن بۆ چارەسەری کێشەکانی ناو خۆیان و هەنگاوێکی یەکریزیانە بنین بۆ پاڵپشتکردن لە ڕیفراندۆم و ئەنجامدانی ڕیفراندۆم و سەرنجامەکانی و تەبعاتەکانی ڕیفراندۆم کە دروستیەکە. من بۆ خۆم شخصی خۆم پێم وایە کە ئەبێ پەرلەمان ئەکتیڤ کرێتەوە بۆی بتوانێت ڕێکارە یاساییەکانی و ڕێوشوێنە یاساییەکانی ڕیفراندۆم و هەنگاوەکانی دوای ئەویش دەستنیشان بکە و خۆشی لەمەش گەورەتر ڕیفراندۆم کە گشتپرسیە پێویستی بۆیە کە ئەم میلەتە و لە ڕێگەی هێزە سیاسیەکانەوە ئیرادەیەکی یەکگرتوویان هەبێ و ئەو ئیرادەیەش پیشان بن بەرامبەر بە کێشەکانیان